لە شاری سلێمانی دەستەیەک بۆ بە دواداچوونی ئەو کەیسانەی کە بەهۆی کێشە کۆمەڵاتیەکانەوە ڕووداوی کوشتنی لێ دەکەوێتەوە پێکهێنرا. دەستەکە نوێنەری هێزانمنیەکان، سەندیکای ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکانی پاراستنی مافی ئافرەتانی تێدایە. دەستەکە پێکهێنرا، دەستە بۆردە نازەم ناوەکەی مانەشان ناوە، ناوی خوان نووسیوە بە زووترین کات کۆبوونەوەیکی تر ئەکرێت بۆ ئەوەی کە بڕیار بدرێت کە پلانی دەستەکە چی بێ لەو کەسایەتی و ڕێکخرا و دام دەستگا حکومانی کە ئامادەبوونیان هەبوو لە کۆبوونەوەکەیە لەوانە پێکەنرا. بەپێی ئامارە نافەرمیەکان لە هەرێمی کوردستان زۆرینەی کێشە کۆمەڵاتیەکان چەکیان تێدا بەکاردەهێنرێت و ئەنجامەکەی کوشتن و بریندارکردنی لێ دەکەوێتەوە. جگەلەوە کەمترین حاڵەتی ئەم کێشانە لە ڕێگەی دادگاکانەوە چارەسەر دەکرێن، بەڵکو بە ڕێکەوتنی کۆمەڵاتی یەکلایی دەکرێنەوە. زۆر جار ڕێکەوتنەکانیش کاتین و دووبارە کێشەکان سەر هەڵدەدەنەوە. کێشەی کۆمەڵایەتی ئەمڕۆ بەهۆی قێرانی دارایەوانێ بەهۆی نەبوونی موچێ نەبوونی ئاشتی لە ناو میلەتەکەمانە کێشەکان ڕۆژ بە ڕۆژ ئەبێ زیاترێکیش ئەبێ. ئەگەر سیاسی بێت بڕوا ناکەم دەستگیرکرێ چونکە حیزبەکە پاڵپشتێتی، بەڵام کەسێکی بەسیر بێ خوارۆ کەسانی بەسیتی پلە نزمی خوارۆ تاوان ناکە چونکە لە دادگا ئەترسێ، لە سجنە ترسێ، لە تعزیبە ترسێ، لا مشتێگە ترسێ. ئەمانەی کەیکەن تەنها سەر بە حیزبەکان و هیچی تر. لەسەر مۆزوعی زیادەڕێی و سەرۆکی داواکاری گشتی سلێمانی دەڵێت نزیکەی 3000 سکاڵا تەنها لەسەر کێشەی زەویزار تۆمار کراوە. بە دووریشی دەزانێت ئەو سکاڵایانە یەکلایی بکرێنەوە. بەڵێ ئەو قەزیانە ڕاستە جوڵانومانەیە لەسەر مۆزوعی زیادەڕێی و ئەرز و زەویزار ئەمانە نزیکی 3000 بڵێن سکاڵا لە 3000 کەس کراوە. ئەمە مەوزوعەکەەوە قەزەکانش لە بەردەم دادگایە، بەڵام ئەخیر جار ڕنگ بێ لەبەرەوەی یاساکان بە شێوەیەکی تەواو گونجاو نەبن بۆ ئەم سەردەمە، ڕنگ بێ و حکومانەیە بێ حکومێکی سووک بن، ڕنگ بێ هەنێک کەس لەوانە بە غرامە حکوما ئیرابن، بۆی ڕنگ بێ ئەمە ئەو یاسانی کە ئیسا هەیە ڕەتعی و مۆزوعی نەکردبێ. بەڵێ بێگومانەی پێویستی بە گۆڕانکاری. بەپێی ئامارێکی دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ تەنها لە مانگی ڕابردوودا 25 هاوڵاتی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەڕووداوی جۆراجۆر کوژراون یان خۆیان کوشتووە. هەڵکشانی ئامارەکانیش ئەوە دەردەخات بەهۆی شێواوی بارودۆخی سیاسی و ئابووری هەرێم ژینگەیەکی لەباری بۆ ئەنجامدانی تاوان ڕەخساندووە. ڕامیا ڕوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.